زۆر چاکە. کاک دکتۆرێکی تر لەو شتانەی کە نەخۆشانی ڕەبۆ لی ئەترسن کۆرتیزۆنی ناو بەخاخەکانە تا چەند ئەم ترسە جێ قبوڵە. بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر مهمە و خەڵکێکی زۆریش گومانی لەو دەرمانە هەیە. بەخۆی مادەی کۆرتیزۆن بە هەموو شێوەیەک هەیە، بە حەب هەیە، بە دەرزی هەیە، بە مەڵحەم هەیە، بە شروب هەیە، بە لەناو بەخاخیش هەیە. ئەو دەرمانێکی زۆر کاریگەرە کۆرتیزۆن بە شێوەیەکی گشتی دەرمانێکی زۆر کاریگەرە، بەڵام دەبی لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆر حەسرەن بەکاربێت. لەبەرچی چکە ئەو دەرمانە ئەگەر هەر زیاد ڕێوێکی تێدا بکرێ زیانێکی زۆری هەیە لە بۆ نەخۆش. ئەوجە دەرمان وەکو گوتمان ئەمە سێ جۆرە دەرمانمان هەیە کە وەکو گوتمان حەبە، دەرزیە، یاخود پێ دەڵێن لۆکەڵ، یعنی لەو جێی کە نەخۆشیەکەی لێ بەکاری دێنی وەکو مەڵحەم مەسەلەن. عادەتەن دەرمان کەمترین زیانی هەیە ئەو دەرمانانەیە کە لە جێی مەوزوعی بەکاردێ، مەسەن بۆ نمونە مەڵحەم و هەروەها بەخاخ. لەبەرچی چووکە بەخاخ بەس دەستە بۆ ڕێها ناستە جێی دیکە، بەڵام حەبەت و خواردت حەب دەستە مەعیدە، لە مەعیدە هەڵدەمژرێ لە بۆ خین، لە بەخینەوە دەڕاتە هەموو جێیەکان. دەرزی شەرعینی وایە، دەرزی کە لێدا دەستە ناو خین، لە خینەوە دەستە هەموو جێیەکان. کەواتە کەمترین زیانی مادەی کۆرتیزۆن لە مەڵحەمە و هەروەها لە بەخاخ، لەبەرەوەی بەخاخ ناچتە خین و ناستە جێیەکانی دیکە، کەواتە کەمترین زیانی هەیە. ئەدیرۆ بەکاری دێنین دەرمانە ئەتوو دەرمان هەموو دەرمانێک بای خۆی زیانی هەیە، بەڵام ئەتوو دەرمانێک بەکاردێنی هەم نەخۆشەکە چارەسەر بکە، هەم کەمترین زیانی هەبی. ئەو کۆرتیزۆنی لەناو بەخاخە کەمترین زیانی هەیە و باشترین چارەسەریشە لە بۆ نەخۆشی ڕەو. زۆر باشە. عفۆن بەس کۆرتیزۆن ئەوەی لەبیر نەکەین بە حەبوو بە دەرزەکەی نەخۆشی ڕەبوو کە بەکاری هینا زیانی سەدقات زیاترە لە ئیسفادەکەی وەکی ئەوەی لە بەخاخەکە هەیە. دروستە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.